باشندە میهرەبان سڵی خواتان لەوێ خۆشەویستان انشاءالله هەر لە جەژن و خۆشی یابن جەژنتان پیرۆز بێ لەم بڕگە تایبەتەی پامی ڕۆژدا ئێمە دەمانەوێت هەندێک ڕێنمایی ژینگەی بە ئێوە عزیز و خۆشەویست بین بۆ پێی کە ئەم ساڵ وەکوزانین ڕەمەزان و نەورۆز و بەهار هەووی بەیەکەوە هات و ڕۆژانی جەژنیش بۆ پێی کە دەرفەتێکە و دنیا سەوز بووە ڕەنگە زۆر کەس بکەنە سەیرانگاکان و لەگەڵیشە ئێمە لە ڕۆژانی جژندا بەهۆی ئەو کولتورە جوانی کە هەمانە ئەو میوانداری کە هەمانە ڕەنگە زۆر جار لە نەژینگەیەکە فرامۆش بکەین کە بەکارهێنانی پلاستیکێکی زۆرە و ئەو ڕێنمایە ژینگانە لەبیرکەین کە تایبەتە و گرنگی ئێمە ڕەچاوی بکەین و دوجار زیانێ بێ پێگومان بابەتە ژینگەکانیش گرنگەکەی لەوەیە کە ئەو شتی کە توێکیتە ژینگەوە دوجار هەر بۆ خۆتە گەڕێتەوە و زیانی بۆ خۆتە بێ زۆرێک لەو نەخۆشیانی کێستا پێ بووە بەهۆی ئەمەوە ئێمە بۆی کە زیاتر باس لەم بابەتە بکەین میوانداری خات و دنیا ئاریانمان کردووە سڵاوت لێ بێ دنیا گیان جژنیشت پیرۆز بێ ئینشەڵڵا هەر لە جژن و خۆشیابی دەزیزم بەلای خۆی گەورە و میهرەبان جژن لە ئێوەی ئازیز پیرۆز بێت و هیوادارم ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبول بوو بێت و موسڵمانێکمان لێ دروست بوو بێ کە لە پێش ئەم جەژنەوانێ باشتر بوو بێتین و ژینگە دۆستێکی باشتریشمان لێ دروست بوو بێ و پامێکی جوان چاوەڕێمان بێت لە کەناڵە جوانەکەی پامۆ زۆر سپاسەکەم دریایان ئێمە هەر لە ئامادەکاری بۆ جەژنەوە ئیترانی هەندێک شت ئەکەین هەر یەکسرە زانی ئەمە زیادەیە زۆر جازینکی بە منزیانێکی زۆر بەژین گەشەگەیانێ منەچمە سەر ئەوەی کە ئێمە لە ڕۆژانی جەژنە هەندێک هەڵی باو هەیە ئەیکەین زۆر جار بەکارهێنانی پلاستیکێکی زۆرە زیادەڕەویە لە بەکارهێنانی زۆر لە شتانی دەوروبەرمانە ئەمە ئەو شتانە چین ئەو هەڵە باوانە چین کێمەیکەین لە ڕۆژانی جەژندا حەزەکەم بە دەستپێکی قسەکانم لەوە دەست پێکەم ئەنیشتای نەڵێت ژینگە هەموو شتێکە بەز من نەبم بۆمانە خێرایی کە لە ئەتوان بڵم لەژێر چەتری ژینگە ئەتوانی هەموو شتێدا بڕێژی تەوانێت زۆر بەجوانی و تۆی موسڵمانیش و توی تاک لە هەر ناوچەیەکیت لە بۆن و ئاهەنگەکان تا ئەتوانی ژینگە دۆزبی و مرۆڤ دۆستیشبی لەگەڵیە یەکێ لەو هۆکارانی کە ئەبینین لە ڕۆژانی جەژنە هەڵە باوەکانمان ئەوەیە لە بۆ نمونە لە ماڵێکە 2 نەفەرن بەشی 6 نەفەر چێژ لێنن ئەمە خۆی غەڵەتێکی گەورەیە بۆچی چونکە هیچ یەکێ لە زیانەکانی ئەوەی کە تۆ ڕێژێکی باش لە خۆراکە خۆی ئەوەیش تووشی کانسەرەوی کە قەڵاو ئەویت لەلایەنە تەندروستێکەوە لەلایەنێکی تراوانی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە خۆراک کە بێگومان ڕێژە کشت و کاڵەکانی خۆمان فراهەم نییە بەز نییە بۆمان ئەبێ بە ترانسپۆرت بۆمان بێنن کە ئەمەش زیانی ترە بۆ ژینگە کە ڕێژێکی باش لە گاز و ڕێگە گواستنەوەکان بەکارێنن بۆی ئەو خۆراکانە بگەێنن بەدەستی ئێمە ئەمەکی کە لە زیانەکانی تروت و تۆ پێویست ناکە کە ئەم ڕێژە زۆرە خۆراکە بکەیتە ژینگەوە یان ڕێژێکی باش فڕێیتە ناو سەلەی خۆڵەکەتەوانی و ماباقێکی زۆر کەمی ئەخۆی هەر کێشە ئەوە ینی جاری وایە کە سەگاڵی هەڵێگرم لە ماڵەوە بەڵام دوو هەڵیشی بگری هەر جۆرێک لە بەکتریاکیا دروستە بێ دکتۆرەکان ڕێنمای ئەومانەکان بۆیە لەو لایەنەشەوە هەرزیانی بێگومان وڵاتانی دەرەوە بۆچی ژینگێکی تەندروستی و باشیان هەیە ئێمە تەلەبێتە مەڵین خۆمان بەراورد ناکەین بێ جوڵاتێکی تر بەڵام کاتی کە شتێکی باشە ئابینی زۆر جوانە هەڵی بژێرین و ئێمەش لەسەری وەکو بڵێ چاولێکەرێکی لەسەر بکەینەوە وڵاتانی دەرەوە بە ڕێژێکی زۆر کەم بەپێی ئەو ڕۆژێ ژەمەکانی خۆیان فراهەمەکەن بۆ نمونە بەپێی پێویستە ماتە و یاخود بەشی زەڵات و خۆراکەکانی دابینەکەن ئەیکڕن بە فرێشی و بەکاری ئەهێنن کامە ڕێژێکی باشی تەندروستیان هەیە بۆ خۆیان و دوای ئەوە شی شتێکیش فڕێ نادرێتە ناو سەلی خۆڵەکان بەزیان ئێمە بێ کیلۆ بکڕێنەی نەدڵ بەداخەوەکەوە هەڵە باوەکانی ترچینایی بۆ نمونە ئێمە بۆ هۆی ئەوەی کە میوانداریەکی زۆر ئەەکەین یان خۆمانە چین بە میوانی بابەتە سەفەریەکان بەکارهێنین ئەو پێداویستیانە بەکارێن کە یەک جار بەکارێتەوەی لە دوایەوە فڕێنەوە ئەمە چ زیانێکی بێگومان من ئەتوانم لێرە وەکو تاکێکی ژینگە دۆستە لەسەرم بابەتەکەم چکە من کاچم بۆ میوانداری لاوانێ لە کەسێکی ئاسایی زیاتر سێری سەرسفرە و خوان و میوانداری ئەو کەسانە کەم کە بزانم تا چ ڕێژەیەکی باش ڕێژی پلاستیکی بەکارێناوە یاخودنا بە پێچوان و ژینگە دۆستە ئێمە کە جالەوەی کە سەردای ماڵەکانەکەین کە ڕێژێکی باشی پلاستیک لە هەموو ماڵەکە بەدی ئەکرێڵێ دوای پەرداخەکەی ناشۆم ئەیکا بە تەمەڵی نا تۆ هەم میواندارێکی جوانترە کە تۆ ئەتوان بڵم پەرداخێکی شوشە و بۆ میوانەکە و داناوە کە ئەمە ڕێزێکی جوانترە بۆ میوانەکە و تۆ دۆستی ژینگەکەتی بێ مەسەل بابەتێکی زۆر گرینگتر لەو کە ئێستا لە ڕۆژانی جەژنە و کەوتونێتە وەرزی بەهارەوانێ کە لە ئێستا سەردانکەران و گەشتیاران بۆ شوێنە گەشتیارەکان زیاکات بەداخەوە کە پێمان بڵێ گوناحە کە زەرفێکی خۆڵی ڕەش لەگەڵ خۆمانە بەرین دوای پاشماوەکانمان جیا بکەینەوانێ
زۆر جەختەخەمەوە سەر ئەوەی کە تکایە ڕێژە خۆراکە شلەمەنی و خۆراکەکان و پلاستیکەکان و ئۆرگانیکان هەمووی تێکەم وەکەن بە ناویەکە. یعنی تۆ ماڵەکەی خۆت بە ماڵی خۆتەزانی بەڵام ئەو سروشتە جوانی کە کوردستان هێت بە ماڵی خۆتی نازانی ئامادەی بۆ نمونە ئەو هەموو پیسێلیا فڕەبێ هەرس بێنێکە خۆچیتەوە جێگەیە ڕەنگە تااقەت نەبێ لێ دابنیش ینی بەڕاستی جێ داخات زۆر بەداخەوە بۆ نمونە من ئێستا کاچم بۆ شوێنێکی گەشتیاری وەکو دووکان کەپر ڕیسکراوە قەچێکە یەکێک لەو زەفانی کە هێناومە کە خۆمە مێسوود بندم لەی با پێم بە دراوسێکەشم بامە پامێکی جوان بێ لەلایەن تاکێکی وەکتەوە کە هۆشیارکردنەوە بێ بۆ تاکەکانی چواردەورە یاخود بە هاوکاریکەم قەچێکەکە یەکێک پلاستیکی فرێتە سەرزەوی هە لە بەرچاوی خۆیان تەرەقی کەرەوە هەڵی گرە و بێخەرە ناو سەلەی خۆڵەکە. من زۆر جار ڕایندێکم ئەوە هیچ کەناڵشت فڕەبین جاروی ئەگەر دەوروبەرکەشمان خۆڵتری لێبێ ئەبێنەوە لێبروی بەڕاستی زیانێکی زۆر زۆری بۆ ژین دنیای گیان هەندێک کەس توێنێتەوەی هەر ئەم شتانە بەکارەهێنێ بەڵام تا چنێک گرنگە بە پێی پێویست بەکاربیانی لەگەڵ ئەوەی کە تۆ بەکارێنی زیاد مەسروفی ئێزیای هینێکی تیانەکەی بۆی کە پلاستیکێکی زیاتر بخێتەوە بۆ مەسروشتەوە ئەو خواردنەوانێکی خۆیتەوە هەمووی لە قوتووە هەمووی لە جۆرێک لە دەبوو ئەو شتانەیە کە زیانی هەیە بۆ ژینگە ئەکرێ ئەمە جیای پێینەوە یان هەر فڕی بین ئاساییە هیچ ڕێگایەکی دروست هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم پاشماوانەیە بێگومان هەیە لە ئێستا بۆ نمونە لە دوای جەژنەوە زین دوای جەژنی ڕەمەزان و کە مانگێکی پیرۆزمان بەڕێ کردووە سەردانکەران بۆ ئەتوان بڵم خواردنگەکان و مەتعەمەکان زیاد ئەکات لەو لایەنانە و ئەوان ئەتوانن هۆشیارێکی ژینگەی یەک تۆز لە بڕی مادی و داهاتەکان بگرنەوەنێ بێن بە سێ سەلەی خۆڵ کە جا بکرێتەوە لە پاکەت و پلاستیک و خۆراکەکان ئەمە هۆشیارێکی جوانە بە شێوەی گشتی ئەتوانی وەکو تاکێک کە لە شوێنێکی بزنزی و کردوتەوانێ پامێکی جوانی ژینگەی بینیم لە ئافرەت هەیە لە ماڵەکەی خۆیان ئەمی کردو جوانە زۆر پامێکی جوانە ئەوەی تێناچێ و جێشە لێ ناگرێت بێگومان تۆ توانی بیبێتە سەربانەکەتەوە شوێنێک بەتیانەکەی بەڕاستی تاکی ژینگە دۆز ئەمە بێمە سەر و بابەتەی کە خێزانەکان زۆر گرنگن بۆی ئەمە پامێکی جوان بگەێنێت تۆ کابانێکی لە ماڵەوانێ ئەتوانی پامە ژینگەکان زۆر بە جوانتر بگەێنی بۆ منە لەلانی کۆمپۆستەوانێ تۆ ئەو خۆراکە مادانی کە بەکارێنی کابانێکی کە خۆراکێکی باش لێ ئەمێنێتەوەن لە ڕۆژەکانی جەژن هەر ڕۆژێکی ترابێ میوەجاتەکانە توکلەکانێتی جای کەروانێت چینێ خۆبکە بەسەریا بۆ خۆشی ئەبێتەوە مادەیەکی ئۆرگانی باشی لێ دەرەچێت کە پڕە لە پرۆتین بۆ ڕۆکەکانی ترێتوانی بەکاری بێنیتەوە ئەمەش لایەنێکی ژینگە دۆسێکە واز لە بابەت ڕیسایکلین و بابەتە پلاستیکەکانی تریش بهێن لە ڕێی کەشوهەوای ناوماڵ و ئەوانەوە ئێمە زۆر جار کەشوهای بۆ خۆمان دروستەکەین لە ناو ماڵەکانمانە ئەوی شەر کاریگەری کاتە سەر ژینگەی دەوروبەرمان بۆ بەکارهێنانی جۆرەێک لە ئەلکترۆنەکانە گڵۆپی زیایە و هەندێکها لەم هەڵەباوانە ئیکین چیت هەیە لەلایەنەوە ڕاستی کە تۆ خۆتەکەی بە تاکێکی ژینگە دۆست پێویستە لە هەموو لایەنەکانەوانێ جەپەنجە دیار بێت منەکو تاکی کاڵم ژینگەکەی خۆم خۆشەوێت تەنها ئەوە نییە کە ببینە پلاستیکە لەسەر زەوەکە پلاستیکەکە لەسەر زەوی چونکە زۆر زۆر فراوانترە تۆ لەلایەنێکی بچووکی شەوتوانی دڵسۆزی خۆت بۆ ژینگەکەت بسەلمێنی لەلایەنی ماڵەکانی خۆمانەوە بەڕاستی پێویست ناکات تۆ ئەڵێ گڵۆپی ماڵەکەی گڵۆپی خۆشێنە باچێ ماڵێکتری پێ ڕووناک بێتەوە هەر شتێکی تریش کە تۆ ئەچێتە ماڵێکەوە توانی ئەم پامە ژینگانە بگەنی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم فەرموویەتی کاتێک کە تۆ شتێکت پێ نەشازە پێ جوانە بە کردار بیسەلمێنە و هاوکاریکە کە ئەو شتە بوەستێنی ئەگەر پێت نەکرا بە قسە ئەگەر بە قسە پێ نەکرا لە دڵۆ پێ ناخۆش بێ کاتێککە من نەچم سەردانی ماڵێکەکەم کە شتێکم پێ جوانە پیان شتێک هەستەکەم زیان مەسرەفیە لەو ماڵەیە با هۆشیاری بگەێنم من گڵۆپەکە بژێن ماڵم کەچێکە خۆ لە ژورە دانانیشین با گڵۆپە بکشێتوانێ هەم سوودێکی ژینگەی هەیە هەم با ماڵێکتری پێ ڕووناک بێتوانێ و ئەو ئەتوانم بڵێم ژینگە دۆستیم لە ماڵەکە خۆم بگەن بە ماڵێکی باشە دنیای گیان بابەتێک هەیە زۆر گرگە هەمومان یان ئەگەر خۆشمان مناڵمانە بێ لە ماڵێکی خۆمانە لە دەوروبەرەکەمان مناڵ هەیە و زۆرێک لە منداڵان جۆرێک لە تەخەمەنی و دەمانچە و ئەو شتانە بەکارهێن بەڕاستی هەم دەنگێکی ناخۆشی هەیە زۆر جار زیانەگەێنێ بە کەسانی دەوروبەری کارەساتی لێ بۆ توانین لە شتێکی ڕۆگە زۆر بەسیتەوە لەگەڵیشە جۆرێک لە بۆن و باروت و ئەوانەی هەیە کە دڵنیام ئەمەش هەر زەرری هەیە بۆ ژینگە چڕەن مایەکت هەیە بۆ مناڵان بۆ خێزانەکان بەگشتی ئەو دوکاندارانی کە جۆرێک لەم بابەتانە هێن کە زیان بە منداڵەکانە گەیەنە بێگومان لە ڕۆژەکانی جەژنا ئەم کردارە زۆرە ببینەوە هەستەکەن مناڵان چێژێکی باشی لێ ئەبینن بەڵام بەداخەوانێک کە ئێمە کورد چاولەکەرێکی خراپمان هەیە لە شتە خراپەکانە ینی کە شتێک ئیفێکتێکی باشی هەبێ لەی وەرناگرین بەس ئیفێکتە خراپەکان وەرگین بەداخەوە
تۆی خێزان زۆر گرینگە تۆ گرنگی بێ بە مناڵەکە لە ڕۆژانی جەژنا بەدیار میوانەکە و دانەنیشی مناڵەکەت بچێتە بەردەگا ئاگادار نەبی کە یاری بەچی ئاگرێکەکە کە بۆ تەندروستی خۆی و بۆ چواردەورەکەشی خراپە ینی هەنێک مناڵە بینی کە ئەو یاری ئاگرینانە ڕۆوەکەنە مەحاویلەکان من بەڕاستی خراپە ڕەنگە ئاگرێکی گەورەی لێ بێگومان یاخود ڕێژی کانسەری باشی لێبێتەوە ئەو کەسانی کە دوور بێ لە هەموو ماڵەکە نەخۆشی ڕەبۆیان هەیە هەز بەمە ئەکەن کە چ کاریگەریکی خراپی هەیە لەسەر ژینگەکەی و چواردەورەکەشی بۆیە گرینگە ئەو چێژی کە لە ڕێگەی باروت و ئەو تەقەمەینەوە ئەیبینن لە ڕێگەی چەند کارێکی جوانتر و ژینگە دۆستانەترەوە بیبینن بچن سەردانی ماڵەکانکان زۆرجە هەرانی بۆ منە یاریکردنە مناڵ چێژێکی زۆریشی لێبینێ بۆ مەس زۆرێک لە باخەکان شوێن یاریکە ڕەنگە مناڵ بۆ تەعویز بکەیتەوە بێگومان زۆر کردداری جوانتر و ژینگە دۆستانەتر و دۆستانەتر توانین لەگەڵ خێزانەکەتە کەشێکی جوان دروستکەی و هەمە بەیادگاریەکی جوان بۆ لەگەڵ مناڵەکەتە نەکو لە بەردەرگا بێ بە زیانە نەک بۆ خۆی بۆ مناڵی دراوسەکەی تر و کاتار ئایباری شەبی مناڵی داوسەکی یەکێک بریندار بە یاخو پاشە دنیاگیان ئێمە باسمان لە ماڵ کرد بە گشتی لە ڕۆژانی جەژن کرد ئەو هەڵا باوانەی کەیکەین شتێک ماوەتەوە ئەوەیە کە سەیرانگاکانن ئەو سەیران و سەفرانی کە زۆرێک لە خەڵک ئەنجامیان لە ڕۆژانی جەژندا زۆر گرنگە هەنە ڕێنماییش بین بەوە زۆر جا تۆ کاچیتە شوێنێکی گەشتیاری و بێزگە لەو بابەتی پلاستیکی و بەکارهێنانانی کە باسمان کردەوە لە ماڵەکەی خۆشتا بەکاری بێنی هەرزیانی هەیە بە زۆر جا تۆچیتە شوێنێک سەیرانگایەکەوە دارەشکێنیتەوە سەرچاو ئاوێکان پیسەکەی زەرر بە شوێنەکە ئەگەێنی ڕێنمایی چییە؟ بەداخەوە کاتی کە ئمە سەردانی شوێنەکان ئەەکەین بۆ گەشتیاکردن بۆ سەیرانگا یەکێ لە خاڵە گرنگەکانی ئەوەیە کە پێویستە بە پۆبلیک ترانسپۆرتەکان بەکاربێنین تۆی تاک پێویست ناکە بۆ منە خێزانێکم 4 نەفرن بە 3 سیارە بچن بۆ گەشتیاری با پاسێ بگرین مینی پاسێ بگرن هەم هۆکارێکی گواستنەوەی گشتیە و باشتە و دوانەوسیتێکی کاربۆنی کەم ترەخێتەوە ژینگە خۆت و سەیرانگاکی خۆش هەمووش لێک سارەجێبێتەوە بەسەوەی هەڵگان نازان بە 2 سیارەوە بێگومان بەداخوانی ئەم هەنێک شتی زۆ بچووک و تاکە هەم ئیزدیحامات دروست نابێت لە کاتی گەڕانەوەیە و هەم تۆ کەشێکی جوانتر و خۆشیش لەناو ئەو پاساتوانن کەشێکی خۆشتر گفتوگۆکەن تاگەن شوێنی سەیرانگاکەتان ئەمە یەکێ لەلایەنەکانی لەلایەنێکی تری شانێ حەزێکم چمۆ سەر لایەنی ڕێژی پلاستیکەکە ئەنجا بچمە سەر شکانەوەی نەمامەکان بەداخۆکە ئەم ڕێژە زۆری پلاستیک بەکارێنرێ زەرف بەکارێنرێ یاخود تۆ با پامێکی جوان بگەین لەوەی کە پێویست ناکە هەمووی دەبێکی بۆ منە بۆ ماستا و دوورەکان بەکاربێنین با دەبێکی گەورە بکڕی ماستا و لە قاپی ستیلا بیخۆینەوە هەم جێکی خۆشترە سیرانە یا پراختان داناوە و جێکی کوردانە و بەهاری هەیە و هەم دۆستی ژینگەکەش دەبی لەو لایەنەوە چکە بەداخەوە ئێمە بێ ئاگەین لەوەی کە ئەم زۆر ینی بۆ منەکە لە دوای سەیرانگاکانمان ئەم ڕێژە پلاستیکیانە ئەچێتەوە بۆ کوێ لە سلێمانیا ئەچێتەوە بۆ تانجەڕۆ بێەوەی کە هەمووی ئەین بەسەریەکە هیچ ژیانیتانەوە بەڕاستی بەداخەوە بێگومان لە هەولێریش ئەچێتە بۆ کانی قرژاڵەکە هەردوو ناوچەکە هیچ بۆ منە دەستەبەر نییە بۆ ژیانکردن هیچ هەوایەکی تەندروستی نییە بۆ ژیانکردن پێویستە چاو بکرێتەوە بکرێت بە حاوێکی گەورە بەڕاستی بەداخەوە و لەلایەنی ئەوەی کە بۆ نەمامشکانەوە و بۆ ئەو ناوچی کەتیایە دانیشتووی لە دوای خۆتەوە زۆر گرینگە چۆن ئازانەیەیت ئەو سفرەیەدا ئەخیت و پلاسی بڵاوکەیت و کەشەکەی خۆ وەرەگری چکە ئازانش کۆی کەرەوانەی ئەو زەفە بگەینە بە شوێنێکی مەبەست بۆی دەستی کارگوزارانی کاتە دەست و بتوانن بیبنەوە بۆ شوێنێک کە هیچ نەبێ ئەگەر ریسایکلینی هیچ نەکرێتەوە دوور بێ لە ناوچی نیشتەجێبوون بۆی کەشەهوایەکی تەندروست بۆ دوای خۆت بچێت یعنی تو هەربیری لێکەرەوەگەر کە سوکاری خۆت ئەو هەڵگرێتەوە پێت قبوڵە ئەتر بۆچی وا بە شێوازێک پیسەکەی کوی کەرەوە خۆت بیبەرە شوێنەکانی هیچ زیانێکی ناگەێنێ زۆر جار ینی ئەو نەمامانی کە لە دەورمانن ئەو دارانی کە لە دەورمانان تەڕن یانی ڕەنگە تۆ ئەم دارە عزیز بێ ئیتر بۆ خۆی لێ نێتەوە بە هیچ شێوازێک بەیگومان بەداخەوەم ینی ئەو هۆشیاریە ژینگەیە ئەتوانم بڵم سەردەمی ئەوە نەماوە ینی هەمومان لەخوا بەزیادێ هۆشیارێکی وامان هەیە کە دۆستی ژینگەکەت بە بۆی خزمەت بەتەوەگا ئێمە لە خۆمانە دوو جەستەمانێ ئەو جەستی کە خۆمانیتە ژنی و ئەو جەستی کە لەناو ژینگەکەمانایە و ژینگەش تەبیعەتێکی هەیە چی پێشکەشی ئەوە پێشکەشەکاتەوە تۆیەکی پێشکەشکان نەمامێکی جوانە پێشکەشەکاتەوە تۆ پلاستیکی پێشکەشکا بۆ خوا لە کانسەر و نەخۆشی زیاتی پێشکەشە ناکاتەوانە دنیاگیان هەندێک ڕێنمایی گشتی بۆ هەموو چین و توێژەکان لە کۆتاییە ئەین بە هەموو بینەران و بیسەران لێرەوە ینی بە هەرێکێکمان لە خۆمانە دەسێتین زۆر جار من و تۆی یەکێ لە ناو ئێمەیە وەڵام مادەم خەڵک هەمووی فڕی ئاو منیش فڕی ئێمە شتێکی زۆر هەڵەیە و دوجار لە سەرای بەردامەکەش باسم کرد لە بڕگەکەمان کە ئەوەی کە تۆ ئەی بەژینگەست بێنێت خۆت هەڵێمژیتەوە لە هەوایە لە ئاوە لە خاکە
ئەو ڕێنمایە دووبارە بکەینەوە بۆ هەمووان. من پامی کۆتاییم ئەوەیە وەکو تاکێک کە لە هەرێمی کوردستان ئاژیم وەکو ژینگە دۆستێکیش هیوادارم ژینگەکەی خۆتان بە شێوازی خۆش بێت کە کوردانە ئەڵێ وەکو چای خۆتە خۆش بێت. زۆر گرینگە ئێستا بۆ من و تۆ هاوڕێیەکین کەسی سێمیەتە بین ماناڵم خۆم دوانە ژینگە دۆستەکەی کە با من نێکە من پاڵی لێمەوە نا تۆ تاکێکی تۆ بە پرسیاری لە چواردەورەکەی لە خۆت منیش بە پرسیارم لە خۆم بێگومان کەواتە بە هەمومان هەرەوەزی کە ئیشمان کرد لە ژینگەکەمانە جوانترین جینگە پێشکەشی خۆمانەوەی داهاتومانەکەین تکایە بانەوەی داهاتومان هیچ نەبە ڕەحمەتمان بۆ بنێرن با هیچ نەبێ هەوایەکی پاک هەڵمژن ئەو ئۆکسیجینێکی ئێستا بە خۆڕایی هەڵێمژین و ئەو نیعمەتە هەست ناکەین با لە داهاتوانە بێ بەپارە بەداخەوانە ینی ساتوانم زۆر بەداخم کەەوە دێراڵم کە هەرێمی کوردستان تووشی کانسەر بووە بەڵام بێگومان بەڵام ناتوانین بڵین تەنها ئیفکتە خراپەکانیشی ببینین چکە چەندەن لایەن ئەبینی کە سپۆنسەری ئەو پانێڵ و فستیڤاڵ و چالاکیانە ژینگەیەکانەکەن کە سوودێکی باشیشی هەیە بۆ ژینگە ئێستا بچین بۆ بەغداد سێری دیجلە و گەڕەکەکانی کە ئاوی دیجلەی کە ڕێژێکی زۆر قاشاکی تایە کەیتەوە بۆ کوردستان و هەرێمی کوردستان و ژینگە جوانابینی بێگومان ئەو لایەنەشی ئەتوانی بەرچاو بگری هەر نابێ بڵێ ژینگەکەمان خراپە بێگومان تا ڕێژێکی باشیش کەسانی ژینگە دۆست و دڵسۆزمان هەیە بەڵام ئەتوانین بەرەو باشتری بەرینەوەکو بگەڕێنەوە بۆ دووە. دنیا گیان زۆر سپاس دەکەم چالاکی لە بواری ژینگەیە و ڕێنمایەکان دڵنیام ئینشاءڵڵا گات بە زۆرێک لە بینەران و بیسەرانمان ومێد دەکەم کە شتێکمان کردبێ و پامێکی جوانمان لەم جژنایە گەیاندبێ بە هەموو سپاس دەکەم. عزیزان ئەم بورگە تایبەت بە ژینگەمان پێشکەشکردن خواتان لەگەڵ